پێش وەکو ئەوەی ئێمە ڕەوەستەوەی دنیا بێتە پێش بەڵێ دنیا دێتە پێش ئێمە چێش لەی واردەگرین و ڕێزدەگرین لە دەوروبەرەکانمان هێز خۆدەکەینەوە بۆ ئەوەی بەدوونە بەڵێن چەکەین ئێمە دێین بەرەو داڵدوینەوە جۆ شاری نۆجۆر ئێمە دێین تۆکو میژ و تۆ مۆرکەی ناوی خۆمان بەستر لە ئافتی شارکەی ئەوەی تۆ دەیبینی یەکە لە سەدی من ڕەگ و باڵامتەر بەهێزە لوکەم وەرەوە سەر خودگەریش مۆبێ لە تۆ ئەمە لە من بە پێرسە بەرەو کوێ دەڕۆم بەرەو جیهانی بوون دەڕۆم و ڕێگام دیارە بۆ شەشتەلەی درۆ تۆ بەرەو کوێ دەڕۆم کبیر و رای خود تو کاری من و کاری خود دایم بزینه تا آستی خود کاری تو هرچی بیرون ارمینیت تو نازانی هوی سر چاوتین چیه کاری من پاکه و جیان دادم لپیناوی لم کار بیناوی تنیا خواهی چنگو خوابی سکانی من یک لسادی بیرو را کاری من توش هر با پوچیل کاوی چند ساله که دبین من خود ماوی بوی بیهیوایی نام هبی هو کاربم بو بلا بونی به اخلاقی اگی نام دم ششتید بچه نیوی رابی بلا میستاش به دنگ و کاپی